السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانە بەخێربێن مەلەلەندم لە چەناڵی لەگەڵتان لە باسکردنی چیڕۆکی تانیش لە یاری Elden Ringدا. Elden Ring پەرە پێدراوە لەلایەن From Software و بڵاوکراوەتەوە لەلایەن بەندای نامکۆ. دەمانگوازێتەوە بۆ جیهانە گەورە پڕنیهێنیەکە لاندز بیتوین گردوونە خەیاڵیە تاریکەکە بە یارمەتی جۆرج ئار مارتینی مەزن چیڕۆکی تانیش لەکەدار بوو نووسراوە. تارنیش سەردەمانێک سەربازی خانەدان و شکۆداری لاندز بیتوین، بەڵام دەرکرا و سوکایەتی پێکرا، بێبەشکرا لە نێعمەتەکانی ژیان، چارە نووسکرا کە لە ژیان بێ ئامانج و بێڕێو شوێن بێت. هەرچۆنێک بێت شکانە لە ناکاو نهێنیەکەی گوستیلەی ئێڵدن هەموو شتێکی گۆڕی. لەگەڵ شکانی گوستیلەی ئێڵدن و پەرش و بڵاوبوونی یەکسانی هێز لە لاندز بیتوین گۆڕا بۆ وێرانکاری. تارنیش ئاماژەی پێدرا بۆ وەرگرتنەوەی ئەو شکۆمەندیەی کە لە دەستی چووە تاوەکو ببێت بە پاشای ئێڵدن. چیڕۆکەکەمان دەست پێ دەکات وەک تارنیشێک بانگێشکرا و لەلایەن هێزێکی نهێنی ناسرا و بەویستی مەزن. ڕێنوێنی کراو لەلایەن خاتونێکی خەیاڵی. تارنیش دەست دەکات بە گەشتێک بۆ لێکدانەوەی گوستیلەی ئێڵدن. لە ڕێگاکەیدا ڕوبەڕووی چەندین دوژمنی ترسناک و نیمچە خواوەند و خواوەندی بەهێز دەبێتەوە. کاریەکەیان پارچێک لە گوستیلەی ئێڵدنیان بەدەستەوەیە. هەر پارچەیەک لە گوستیلەی ئێڵدن خاوەنی هێزێکی بێئەندازێ و بەتوندی پاسەوانی دەکرێت. بەڵام تارنیش تەنها سەربازێکی ئاسایی نییە. تارنیش توانای بەکارهێنانی هێزی ڕوونەگەورەکانی هەیە کە هەلێکی پێدەبەخشێت لە جەنگەکاندا. هەر کاتێک کە نیمچە خواوەندێکی کوشت ئەوا دەبێتە خاوەنی هێزەکەی، بەهێزتر دەبێت لەگەڵ هەر سەرکەوتنێک. ئەم گەشتە تەنها پەیوەست نییە بە لێهاتووی جەستەیی، بەڵکو تاقیکردنەوەی ئیرادە و خۆڕاگریە. بە درێژایی گەشتەکە تارنیش چاوی بە چەندین کەسایەتی جیاواز دەکەوێت. هەریەکە خاوەن چیڕۆک و پاڵنەرێک لە کاتێکدا هەوڵ دەدەن بۆ پێشکەوتن لە چیڕۆکەکەی خۆیان کاریگەری دەکەنە سەرقوڵی چیڕۆک و دەبنە هۆی هەڵدانەوەی مێژوو سیاسەتە ئاڵۆزەکەی لاندز بیتوین. لوتکەی گەشتەکەی تارنیش ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ دڕندەی ئێڵدن کە پارێزەری ناوکی گوستیلەی ئێڵدنە. جەنگەکە هەموو هێز و تواناکانی تارنیش کە تا ئێستا بەدەستی هێناوە تاقی دەکاتەوە. لەو جەنگەدا سەرکەوتن کلیلی لێکدانەوەی گوستیلەی ئێڵدنە و وەرگرتنی نازناوی پاشای ئێڵدنە. چیڕۆکی تارنیش چیڕۆکی ڕزگاربوون و سەرکەوتنە، گەشتێکە لە لەکەداریەوە بۆ شکۆمەندی، لە بێبایەخیەوە بۆ دەسەڵات. چیڕۆکی گوستیلەی ئێڵدن ئاڵۆزە و زۆر بە جوانیدا ڕێژراوە. تابلۆیەکی دەوڵەمەند لە نەریت و مێژووی قوڵ پێشکەش بە یاریزان دەکات. جا ئەگەر ئارەزومەندی نەریتەکان و مێژوو بیت یاخود تەنها یاریکەری گوستیلەی ئێڵدن بیت، چیڕۆکی تارنیش بەڕاستی سەرسامت دەکات. جا ئەگەر چیڕۆکی تارنیش سەرسامی کردی یا خودوای لێکردی یاری Elden Ring بکەی، ئەوە پێویستە سەبسکرایب چەناڵەکە بکەیت و لایکێکی ڤیدیۆکە بکەیت و چاوەڕێی ڤیدیۆکانی داهاتوو بکەیت. من ئەلاند لەگەڵتان بووم لە جێڕانەوەی چیڕۆکی تارنیشت. تا چیڕۆکی دابێ و کاتی دابێ بە خوداتان دەسپێرم.